و هەر گرفتێک هەر کێشەیەک لێرە بە ئێمە چارەسەر دەبێ پشتیوان دەبین و هەندێک لەو گرفتانەی کە ڕوبەڕوشمان کراوە یەکسەر بڕیاری جێبەجێکردن و چارەسەرکردنماندا و ئەوانەی دیکەش کە دەکرێ بڵین گرفتی گەورەترن و پێویستیان بە هیمەت و هەوڵی گەورەتر هەیە کاری لەسەر دەکەین پشتیوانیان دەبین بۆ نێشتنی کەمەکوڕیەکان ئەوەی کە من ئەوڕۆ لێرە لە تەختەق دیتم جیاوازێکی ئەوە کە گەنجی خوێنگەرم و جەماوەرێکی خوێنگەرم و جوانێک کە جۆش و خۆشێکی تایبەتی هەیە هەم لە بواری کاری ڕێکخراوەیی هەم لە بواری وەردش هەم لە بواری خزمەتکردن بە شاری تەختەق کۆمەڵە داواکاری خستیانە ڕوو کە من تێکیدم کردەوە ئەوەی کە پێمان بکرێت پاڵپشت دەبین بۆ نەهێشتنی کەمەکوڕیەکان و ئەوەشمان پێگوتن کە سیاسەتی نوێی هاوسەرۆکان و سەرکردایەتی نوێیەکی نیشتیمانی کوردستان و بۆردی وەردش بە تایبەت ئەوەیە کە لە جاتی ئەوەی مەکتەبی دانیشتین خەڵک بێسەردانمان بکەین ئێمە دەچینە سەردانیان دەچینە خزمەتیان و لە نزیکەوە گوێ لە گرفت و کێشەکانیان دەگرین و پێیان دەڵین ئەوەی پێمان بکرێ بۆ نێشتنی کەمەکوڕیەکانیان بۆ چارەسەرکردنی گرفتەکانیان پشتیوان دەبین و تێکیدیشمان لەوە کردەوە کە ئەوەی کە بۆ پاڵپشتی گەنجولا و وەردشوانی تەختەق و سنوورەکە پێمان بکرێ پاڵپشتی هەواڵانی مەڵبەندی چواردەی کۆیە هەواڵانی هەواڵدەشتی و هەواڵانی ئیدارەی شارەکە دەبین و لە خزمەت شاری تەختەق و هەموو کوردستاندا دەبین و بەردەوامی بە کار و چالاکەکانمان دەدەین بە ئامانجی گوێگرتن لە گرفت و کێشەکانی گەنجولا و وەردشوان و هەموو چینی توێژ و جەماوەری تێکۆشەری کوردستان و پێیان دەڵێن یەکێتی شانازی بۆ دەکات کە خزمەتکاری ئێوە بێ لە خزمەت ئێوەدا بێ و ئەمە دروشمی هەر ئەساسی جەنابی مام جەلال و شەهید و تێکۆشەرەکانمان بۆ لە ڕابردوودا خۆمان لە کۆمیتێ حوتی تەختەق لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە یەکێک لەوانەی کە پێمان وە بە پێویستە پشتیوانی بین و هەوڵی سەرخستنی بدەین دیارە وەرزشە بە لە بەرزاوگرتنیەوەی کە شاری تەختەق کۆمەڵێک وەرزشوانی بەتوانای تێدا لە هەموو بوارە جیاوازەکاندا ڕەنگە لە ماوەی ڕابردوودا تا ڕادەیەک پراوێز خراپێتن بەڵام ئەمڕۆ بە پشتیوانی جەنابیان کە هاتنە شارەکە کۆمەڵێک پرۆژیان جێبەجێ کردو بەڵێنی جێبەجێکردنی کۆمەڵێک پرۆژەی تریاندا بۆ ئێمە لێرەوە بەڵێن دووپات دەکەینەوە بۆ وەرزشوانانی شارەکەمان ئەوەی لە تواناماندا بێ ئەوەی لە توانای بۆردەکەی کاگارامیش بکە ئەمڕۆ بۆ خۆی پشتیوانی دووپات کردەوە کۆمەڵێک پرۆژەی جێبەجێ کرد بۆ شارەکە بەڵێن دەدەین کە هاوکار بین لە سەرخستنی وەرزش ئەوەی لە توانامان دەبێت درێخی لێ ناکەین